مسلمانە بەڕێزەکان دیاردەیەکەیە لە مزگەوتە زۆر جار خێرتانەگا کە هاتنە حرەمەوە با دەمەتەقەیتیان نەمێنێ خێرتانەگا هەتا پێتانەکرێت دەنگتان نزم بکەنەوە ئەگەر ئیشێ پێویستیەک هەیە بە دەنگ نزمی باشترە و چاکترە. هەر برایەک دێت باشتر وایە کە دانیشتووی یان سونەت بکەی. ئێمە زۆر جار لە شتەکان هەڵە تێگەیشتوین بۆت هەیە هەتا من تێمە سەر مینبەر هەر مامۆستایەکی ئاینی چەند ڕکات نوێژەکەی بیکە. لە حەدیثە هاتووە سەحابە لە سەعات 9ەوە هەیە دوای نوێژی بەیانی نەڕۆیشتێتەوە نوێژی کردووە تا پێغەمبەری خوا چووەتە سەر مینبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئێستا ئێمە تایبەتمان کردە بەو دوور کاتە نوێژە و ئەو دوور کاتە نوێژەش زۆرینەمان نایکەین هەر تێن دانیشین و تاو. بۆیە سونەتی مطلق بۆت هەیە هەتا ئیمام ئەچێتە سەر مینبەر بۆ خۆت نوێژکەی جارجار ڕەستە دوور کات نوێژ بکە. سونەتە ناوی منە سونەتی جومعە ناویش سونەتێکی منە ناوی بنە سونەت چونکە سونەت بەردەمی نەگیراوە لە شەرعە چەنێ ئەەکەی بکە. هەتا مامۆستا ئەڵێ ئەسەلام عەلەیکم وڕەحمەت الله دوای ئەمە ناتوانی زیکر بکە ئیمانداران زیکرەکان بکە سڵاوات بە دیاری پێغەمبەر صلی الله علیه وسلم فرسەتە و دانیشتووی ئەو زیکرەکانی تر بکە. ئەگە ئەمەش ناتوانی قورئان زۆر جار ئەبینین زۆری نەمان قورئان لە موبایلە ئەخوێنن ئیمانداران پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری پێ کردووین هەتا مەصحەف بێسێت لە موبایلە نەخوێنین. فەرموویەتی ئەگە قورئانتان خوێن لە مەصحەفا بیخوێنن. مەصحەف یعنی ئەو قورئانە ئێستا و قورئانان هەمووی دانراوە. ئەی تۆ دەرێکەی دوو ئایەتە خوێنی ئەزانێت چی خێر و بەرەکەتە. ئەی جا تو هەموومان موبایلەکەمان دەرکەین و خۆشتێکی باشە لە موبایلا بیخوێنین ئەو بۆ کاتێکە لە دەور و پشتت قورئان نەبێ های ناو سارە ئەچی بۆ سەفەرێک شوێنێک موبایلەکەت دەرەکەی قورئانە خوێنی قەینە. بەڵام تۆ لە ماڵی خوادا هەموومان لە موبایلە قورئان بخوێنین ئەی قورئانەکان چی لێ بکەین؟ ئەی قورئانە بەهێش کاتمان لێکە ئەڵێ قورئانەکان ئەڵێن خوایە گیان ئێمە لە مزگەوتا دانراین مسلمانان هاتن قورئانی ناخوێن لاپەڕەکان هێڵ نادامەوە. بۆیە ئیماندارە باشتر وایە لە مەصحەفا بیخوێنی خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە.